بەهۆی لافاوی مانگی ڕابردوو لە شاری هەولێر هاوڵاتیان زەرەر و زیانی زۆریان بەرکەوت بە تایبەت گوندی کۆری و شاری زێڕین کە دوو پرۆژەی نیشتەجێبوونن لە شاری هەولێر. حکوومەتی عێراق بڕیاری دابوو بە بڕەپارەیەک قەرەبووی ئەو هاوڵاتیانە بکاتەوە، دوای ئەویش حکوومەتی هەرێم بڕیاری هاوکاری ئەو هاوڵاتیە زیان لێکەوتوانەیدا. هاوڵاتیەکی دانیشتووی گوندی کۆری دەڵێت خانووەکەمان هەمووی ژێر ئاو کەوتبوو، هیچ شتێکمان بەباشی بۆ دەرنەچوو. هەفتەیەک دوای ڕووداوەکە کە شوێنەکانمان پاک کردبوویەوە، لیژنەیەک لە پارێزگای هەولێرەوە هات و داوایان کرد ئەو شتانەی زەرەریان بەرکەوتووە نیشانیان بدەین و پێیان بدەین. دواتریش بە ئارەزووی خۆیان بڕی قەرەبووەکەیان دیاری کرد. یەکەم ڕۆژ بیدایەتی هات، سەیری ماڵەکەی کرد و ینی کەشفی ناوماڵەکەی کرد، کەشفی سارەکانی کرد، کەشفی هەمووی کرد و بڕەپارەکەی نووسی و دوای ڕۆشتن. دوای 2 هەفتە هاتنەوە کوتیان بێنە دیسان سەیری ماڵەکەی دەکەینەوە. میشتم کاکە جان دوای 2 هەفتەی سەیری ماڵەکەم دەکەی، ئەین دوای 2 هەفتەی بەو زستانەی بە منداڵی ساوە حتمما ناوماڵەکە خایان دەکرێتەوە و فەڕش دەکردرێتەوە. بەڵی خۆیان بڕەپارێکیان نووسی و دوای لەلایەن محافظەوە تەلەفۆنیان بۆ کردین، چونە محافظ بڵین پیاوەکانی گەڕک چوون و بەڵی خۆیان پارەکان تەوزیع کرد. کاگومێت خۆشناو قسەی کرد، کوتی ماڵی 4 ملیۆنی بەردەکەی، واتە 30 وەرەقە جگە لە زەرزیانی سیارەکان، ئەو بەس بۆ ناو ماڵەکەی بوو. کە بچوونە محافظ بەڵی خۆیان پارەکان تەوزیع کرد، ئیوا هەی ملیۆنی نیوە، ئیوا 2 ملیۆن بوو، ئیوا 4.5 بوو، ینی بەڵی خۆیان بوو. ئێمە زەرزیانەکەمان وەڵا هەم سیارەکەشمان بوو هەم ناوماڵەکەشمان بوو. سارەکەمان دوای 18 ڕۆژ 20 ڕۆژی سارەکە هاتوتەوە، بە هەمووی 25 وەرەقە بە 30 وەرەقەی تێچوو لە سارەکە. ناوماڵەکەژەوە هیچ، ناوماڵەکەژەوەی بە کەڵێکە دامێتەوە، بە کەڵێک ناتوە هەمووی فرەداوە. بەهۆی ئەو هاوکاریەکەمەی حکوومەتی هەرێم پێشکەشی هاوڵاتیانی کردبوو، هاوڵاتیان نەیانتوانی وەک پێویست خۆیان ڕێک بخەنەوە. ئەمەش زۆر ڕوون بوو بۆ هەموو کەسێک. بەو هۆیشەوە دەستگا خێرخوازیەکان بە پێدانی هاوکاری بەو خانەوادانە هەوڵ دەدەن بەشێک لە پێداویستەکانیان کەم بکەنەوە. گوندی کۆریەک لە زەرمەندانەی کە ماڵێکی زۆر بەرلەفاکەتون لە سۆنگەی ئەوەی دەستگای حاجی ئیدریس، دەستگایکی خێرخوازیە حاجی ئیدریس سورچی، پتیمە مەیدانیەکان ماهاتە شوێنەکە و سەیرمان کردو وەکو داتەکان ماڵێکی زۆر زەرمەند بوونا بە پشتیوانی لەگەڵ داتەکانی پارێزگای هەولێر و خودی جەنابی پارێزگار کە داتەکانیان پێداین هەستن بە شەماڵکردنی هەموو ماڵەکان ئەوانەی تێدا زەرمەند بوونا. بە چ شێوازی قەرەبوویان بکەنەوە؟ شێوازی یەکەم بە شێوازی دابینکردنی فەرش بۆ هەموو ماڵەکانە کە خۆی لە 116 ماڵ دەدۆزیەوە. هەموو کات حکوومەتی عێراق فریادڕەسی حکوومەتی هەرێم بووە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی لە کاتی کارەساتە سروشتیەکان. هەر کاتێک حکوومەتی عێراق ئامادە نەبوو بێت قەرەبووی زیان لێکەوتوانی ڕووداوەکان بکاتەوە، حکوومەتی هەرێمیش دەستەوەستان بووە. بە نمونەش لافاوی چەند ساڵی ڕابردوو بوو کە هاوڵاتیەکی زۆر لە ناوچە گوندنشینەکان زەرەریان بەرکەوت بەڵام قەرەبوو نەکرانەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.